سفرە بێەوە ئەزانێ ئەوانە دەیانژێن نەزان خوا دەیانژێنێت بۆیە شوێنی دەجال دەکەون دەجال نانوایی پێ پێغەمبەر فەرمێ بۆیە شوێنی کەوت یەمان ئەگێڕێتەوە فەرمێت جارێک دانیشتو بووین خۆمان هاوڵان بە یەکەوە باسی قیامەتمان دەکرد باسی ئیشرات و ساعە و نیشانەکانی قیامەتمان دەکرد کە چۆن دێت و چی لە دوای چی دێت و چی لە دوای چی دێت و چی ڕوئەدا پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وەسەلام هات فەرمووی ما تذاكرون بیر لە چیەکەن و باسی چی دەکەن ئێوە قالوا نذكر الساعة ئەی پێغەمبەری خوا باسی نیشانەکانی قیامەت و هاتنی قیامەت دەکەین قال پیغمبر إخوة عليه الصلاة والسلام فرمي إنها لن تقوم حتى تروا قبلها 10 آيات فرمي أغدار من قيامتنا هتاكو هشت نشان رونا هتاكو قيامتنا هتا دنشان رونا دنشان بيجنا نيبين قيامتنا قبل 10 آيات كيشو أمد آياتنا بيد أمد نشان بيد فذكر پیغمبر خوا باسی کرد یکم الدخان او دووکەڵەی کەوا پێغەمبەر باسی کردو کە والله اعلم او دووکەڵە شەڕێکی گەورەیە کەوا ئەوەندە شەڕەکە گەورە بێ دووکەڵ هەموو دنیا دەگرێتەوە ئەوەش کەوا ئەمڕۆ جاران کابراگە چەکێکی بوایە قەدیمان و کاکە برنەوەیەکی هەیە برنەو ئێستا شەڕ لە بیکێشی برنە و ئاربیجی و دۆشکەوەمانە نەماوە بووەتە نەوەوی جاران کابرا ئەبووە بچوایە شوێنی کابرابی کوشتایە ئێستا هەر لە ماڵی خۆتا بۆ چونکە ئەم ئەرزەی من و تۆ بەسەری وەژین ئەم 7 ملیار ملیار خەڵکەی بەسەریەوە دەژیت ئێستا میتر بە میتری دیاری کراوە میتر بە میتری دیاری کراوە ئێستا ئەگەر بیر کەسێک بێوێ عالەم زلهێزانەی عالەم بیانەوێ ماڵێ بکەن بە ئامانج لەکوێ لە ئوسترالیاوە لە ئەمریکاوە بیانوێ لێیدەن بۆ ئوسترالیاوە میتر ئەم داولا ناکات چونە هەموو سەرئەل بە میتر میتر کراوە دەرەجەی هەموو شوێنێک لەلایەنە بۆیە ئەمڕۆ کابرا لە ماڵی خۆی دانیشتووە سەیری بەرنامەی خۆیەکە و تەلەڤیزیۆنی خۆیەکە مەشروبەکە وا بەدەمیەوە یەک لەحزە ئاوا بکە میترەکەت بۆ دەپێکێ لەو پەڕی دنیایەوە شەڕ لەوا نەماوە تۆ بڕۆی بەمبەری کابرا وا بوەستی ئیمجار لەوە گەورەتریش ئیسا دروست کراوە ئەو نەوەویەکەوە ئیسا وڵاتانی لێز یەکتری پێ دەترسێن ئەمەڵێ ها وا نەکەی وا بکەیت چەک بەکاردێنم ئەوڵێ ها تۆ وا نەکەی چێوە قومەلەی نەوەیی بەکاتێنم زەڕە بەکاتێنم خەریکە بەوە یەکتر دەترسێنن گومانیشتان نەبێ ئەوە هەر ڕوو دەدات ڕۆژێ ئەم شەیتانانە ئەم یەشتیانە تێکەچیەوە ئەم قومەلانە ئەنێن بەیەکەوە ئەوە تاکید بە هەر ئەمە کە خۆیان دروستیان کردووە ئەبێ بە بەڵا بۆ گیانی خۆیان بۆیە پێغەمبەر باسی دوخانمان بۆکە یەکەم دوخان ئەو دووکەڵەی دوام الدجال دجال ئەوەیە کە نانی پێ نان ئەوەی کە لە داد دجال دەیبیسیت نانە خوراکە یعنی خەڵک برسیە بێ نانەکەیتە لای کۆمەڵە خەڵکانێک خەڵک ئەڵێ کاکە وەڵڵی ئەگەر ئەوە نەکەم دەمەم لە برسانە یعنی ئەوەندە عەقیدە و بیر و باوەڕەکەی زەعیفە بێ وازانن نان لە لای ئەوایە ئەگەر ئەو نانەکە نەدا ئەو مەعاشەکە نەدا ئەو ڕاتیبەکەی نەدا ئەمرێ لە برسانە ئەمە ئەفەرمێ ئومەتی من حتا وا زەلیل نەبێ وا دەزانێ ڕازق ئەوانن قیامەت نایەت یعنی چی یعنی خەڵک ئەوەندە لە عەقیدا سفرە بێەوە ئەزانێ ئەوانە دەیانژێن نازان خوا دەیانژێنێت بۆیە شوێنی دەجال دەکەون دەجال نانوایی پێ پێغەمبەر فەرمووی بۆیە شوێنی کەوت